بۆ دەنگدەرانی پارێزگای هەولێر کاتی بڕیاردانی ئێوەیە. ئایا دڵتەنگن بەو باجوڕ سوماتە زۆرەی لە سەرتانەکە لە بەغداد نییە؟ کرێی تابلۆ، زەبڵ و خاشاک، کامێرای هاتوچۆ و خزمەت گوزاری گران. ئایا دەزانن داهاتی باجوڕ سومات لە هەرێم بە 3 پارێزگا زیاتر لە 183 سەرجەم عێراقە 15 پارێزگاکەی دیکە؟ ئەمە نادات پەروەریە بە تایبەت کە بۆ خزمەتی ئێوە بەکار نایەتەوە. لە جێیەوە حکوومەتی هەرێم خستوێتیە خزمەت قازانجی کۆمپانیاکانی دەسەڵاتداران. کەواتە چارەسەر چییە؟ ئەگەر دەتانەوێت کۆتایی بەم بەرگرانیە بهێن و باجوڕ سوماتان هاوشەوەی عێراق کەم بێت کە زۆر لە هەرێم کەمترە و ڕەچاوی گوزەرانی خەڵک کراوە، تاکە ڕێگا دەنگدانێکی دروستە لە بازنەی هەولێر بۆ پەرلەمانی عێراق، چونکە دەنگ نەدان یان بە هەڵە دەنگدان ئەو بەرگرانیە بەردەوام دەبێ. ئێستا دەرفەتێک هەیە بۆ گۆڕانکاری. دکتۆر ڕەعد ڕەفعە سەرۆکی لیستی ژمارە 247 بۆ پەرلەمانی عێراق لە بازنەی هەولێر کە کاندیدی ئەنجومەنی پشتیوانی تەوتینە بەڵێنی داوە لە پەرلەمانی عێراق کار بۆ جێبەجێکردنی یاسایەکی بودجە بکە کە تایدا باجوڕ سومات لە هەرێم هاوشێوەی بەغدا بێ، دادپەروەری بۆ خەڵکی کوردستان بگەڕێتەوە. بۆیە دەنگدان بە دکتۆر ڕەعد ڕەفعە واتە دەنگدان بە بەرنامەی کەمکردنەوەی باجوڕ سومات و ژیانێکی باشتر بۆ ئێوە و خێزانەکانتان. ئیتر بەسە قوربانی بن، کات کەمە، بڕیاریش لای ئێوەیە.